دیارە ئەو شوێنەیە لە ناو باغی شار کە جگە لە ڕەمەزانیش لە ڕۆژانی ئاساییدا کاسبکارانی ناوشار و ئێمە وەکو پارێزگا کە بینیمان یەک لە بۆشاییەکان لە ناوشاری هەولێر ئەوەیە کە شوێنێک نییە بە خۆڕایی بیتن هەوڵێکماندا و بەرنامەیە سەرکەوتوو بووین گروپی گەلیاوە هاتکارەکەیان کرد وەستافی دەستگای خێرخوازی بارزانیش هەماهەنگ بوون ئەو شوێنەمان لە بۆ دیاریکردن جگە لە ڕەمەزانیش هەموو نیوەڕۆیان 1500 کەس لێرە خواردن دەخواتن بەڵام لە ڕەمەزاندا ئێستا تایبەتە بەو خەڵکەی کە کاسبکارانی ناوبازاڕن ئەوانەی کە ناگەڕێنەوە مارەکانیان یاخود دەستگێڕن کارێک دەکەن وەکو ئەو بابەتەی کە دەیبینی ئێستا هەموو جۆرە خەڵکێک لێرێ بەس بە تایبەت زیاتر خەڵکی کاسبکاری ناوبازاڕن زیاتر دەستگێڕەکانن خەڵکی هەژار و خۆشەویستی ئێمەن. ساڵانە ئێمە لە بۆنە نیشتیمانیەکان بۆنە نەتەوەیەکان بۆنە ئاینیەکان ئەمانەوێت لەگەر خەڵکی خۆمان بین بە سپاسێکی زۆرەوە ئەمە شوێنێکی گرنگە لە هەولێر بە تایبەتی شوێنی کاسبکارانە نەک دانیشتوانی هەولێر بە تەنها بەڵکو خەڵکی کاسبکار ئەوانەی کە لە وڵاتانی تریشەوە هاتوونە لێرە ئیش دەکەن دەمێننەوە لێرە نان دەخۆن ئەم پرۆژەیە بەردەوامە ینی بە شێوەیەکی ڕۆژانە لە پێش ڕەمەزانیش هەبووەوە بۆ ماوەی ساڵێکە بەردەوامی هەیە بەڵام بۆ ڕەمەزان بە تەئەکید قەڵەباڵەختر دەبێتن ئێمە ساڵ بۆ ساڵ ئەو پرۆژانە بەرفراوانتر بکەین بۆی بتوانین ڕێژەی هەژاری و کەم دەرامەتی لە کوردستاندا کەم بکەینەوە چکو ئێوە ئەزانن ئەمانە تەنها بەرنامەی ئێمە نینە بەرنامەی چارەسەری بنەڕەتیش هەیە ئەوەی کە لە بەرنامەی نوژیندا پێشکەش دەکرێت و بابەتی تریش هەیە کە ئێمە ڕۆژانە کاری لەسەر دەکەین.